هەی سانۆلیکێتەکە چەندە ئەگەر کەلایەکی کەسک هەڵگری، بەڵام زۆر باش دەبی ئێرە بخینەوە سوارە ئیبرۆک دەسیماڵ ئۆک پرسێنت. کاتە ئەوەت زۆر باش ڕاست بوو، چونکە 5 دابەش 20 دەکا چەند؟ 5 کەلای کەسکە هەمووشیان 20 واتە 1/4 واتە شوگۆفێم 0.5 ئەوە بە بڕۆک نووسیم، ئێستا بە دەسیماڵ دەینووسم و پاشان بە پرسێنتیش دەینووس 0.5%. پێنج کەلای کەسکە 6 نییە، هەمووشیان 20 دەبی هەمووی بژمێرم، کاتە ئەوە دوای دێرە جوان دەخینەوە هرمۆنگە گۆنگەر چەند جار Marina får upp en röd kula om hon gör om försöket 50 جار چییە؟ بێ ئەوەی تەمەشاکاتن ئایا چەند جار دەبی کەلایەکە سۆربی. سۆرەکەش چونکە 3 دانە لە 20 جارانی 50 دەکەیت تاوە. هەمیشەوە چی پێشان 3/100 یان 3/20 دوایە گۆنگەری ئاف گۆنگەر دەکەی، ئەوجە پاشان ئەو سفرە دەڕوە دەمینێتەوە 3 جاران 5 15 و دووش دابەش 2 دەکە 7.5 زۆر ڕاستە جوابەکەت 7.5. بەڵام چی باسی گۆنگەریە نابی ئەو وەڵامەی بنووسی، چونکە ناتوانانی برەی 7.5 نییە، یان 7 جار هەیە یان 8 جار هەیە، بەڵام چونکە ئێرە 5 ناچاری بیکەیە ئۆتا گۆنگەر شتکە مەسەلەن ئەگەر ئەوها ناتوانانی کو بڵێ ناتوانانی برەی 2.5 چونکە نیو کەس نییە، ناچاری ئەگە 2.5 دەرچوو لە وەڵام شتیەوها دەتوانی ئەو کاتی بینی چاچی کەی بیکەی هێلتاڵ بەبێ ئەوەی کەس پێت بڵێ دەی بە خۆت بیکەی هێلتاڵ، چونکە گۆنگەر چەند جار ئەوە هیچ نابی بە نیو و بەشتیوابی. ئەگەر ئەوەی بنووسی بەکەلک نایە، کاتە ناچارین بنووسین ئۆتا گۆنگەر. ئەگەر 7.4 با دەتنووسی قوی گۆنگەر، بەڵام نابی ئەوها بیهێڵیەوە 7.5 چونکە ئیشەکە کەتیتە سەر گۆنگەر واتە جار. هەر بە عەقڵی خۆمان وابزانم زۆر ڕاستە. ستۆلپ دیاگرامە چەند کەس یەک کتێبی خوێندیتەوە لێرە دەخینینەوە زۆر ڕاستە 10 کەس. پرسیارەکەی دووەم چەندە؟ هورمۆنگە ئیلێڤەر ئەوە زۆر گرنگە و پرسیارە زۆر کەسیش هەڵەی دەکا هەموو ئیلێڤەکان کۆ دەکەیەوە چونکە لێرە هەموو هەیە بزانە ئەوە 2 کەس ئێرە 2 کەس کۆی دەکەیەوە لەگەڵ 10 کەس ئەوە 12 کەس کۆی دەکەیەوە لەگەڵ 11 کەس دوای کۆی دەکەیەوە لەگەڵ 6 کەسان ئەوە 6 کەواتە تەمەشای ئەو سەرانە دەکەی هەمویان کۆ دەکەیەوە 3 کەس 2 جار 3 کەس چونکە ئەوانە هەموو خەڵکن لێیان پرسینە. 2 کەس گوتی هیچ کتابم نەخوێندەوە، 10 کەس گوتی ئەمن 1 کتابم خوێندەوە، 11 کەس گوتی 2 کتابم خوێندەوە، 6 کەس گوتی 3 کتابم خوێندەوە، 3 کەسی دی 4 کتابی خوێندەوە، 3 کەسی دی 5 کتێبی خوێندەوە، 2 کەسی دی 6 کتێبی خوێندەوە. بەڵامە تو کارد بە کتێبەکان نییە، تو کارد بە خوێندنەوەکانە، کەواتە ئەوانە هەمووی کۆ دەکەیەوە، ئەوانە هەمووی کۆ دەکەوە 11 کۆ 10 کۆ 6 کۆ 3 دیسان کۆ 3 کۆ 2 2 جاریش کۆ 2 0 و 6 کەواتە دەبی ئاگات لێبی هەمویان کۆ بکەیەوە. ئەوجا من ئێستا کۆم نەکردی تۆ، بەڵام ئەتوو کۆ بکەوە چونکە ئەو کۆکردنەوە گرنگە لەوە. پرسیاری پاشی ئەو پرسیارەکەی پاشی ئەو چییە؟ زۆر گرنگە زۆریش زەحمەتە. ڕێلەتیڤە فریکڤێنس لۆ 3 کتێبی ئەتوو
هەتا بزانی لۆ سێ کتێبی دەبی لۆ هەمووی چەند کەسە هەمووی بزانی لە کاتی کۆکردنەوەکە هەمووت بەدەست دەکەوی ژمارەکە لێرە دەنووسی بۆ وێنە 60 کەسە 20 کەسە 30 کەسە نازام چەندە لێرە دەنووسی ئەوەی تەنیا سێ کتێبە ئەویش لەسەر ئی سێ کتێبەکەی 6 کەسە لەسەرەوە دەنووسی کاتە ئەوها دەنووسی 6 دابش کە کۆت کردی تۆ چەندە وەڵامەک لێرە دەردەچی بە 0 بەڵامەکە لکنایە بە 0 ڕێلەتیڤ فریکوێنس دەبی بە خۆت بزانی هەمیشە لە 100% کاتە دەیکەیە پرسێنت بۆ وێنە دەرچوو 0,20 شتێک ئەتو دەیکێش و 2% ئەم نازام چەند دەردەچی بە خۆت بزانە چەند دەردەچی کاتە چ خۆش